ئێمە ئەو بڕیار و ڕێنمایانەی کە دوێنێ دەرمان کردبوو بۆ دوای کاتژمێر 12 کۆمەڵە گۆڕانکاری بەسەردا هات بەپێی بەیانی ژمارە 25 بۆ مەبەستە ئێمە ئەمڕۆ کاتژمێر 9 لە دیوانی ئیدارە ڕاپەڕین کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆنی ئیدارە ڕاپەڕین ئەنجام درراوە لە ئەنجامی کۆبوونەوەکەدا کۆمەڵێک ڕێکار و ڕێنوێنی تازە بەپێی لە چوارچێوەی بەیانی ژمارە 25 و گەڕانەوە بۆ بەیانی ژمارە 23 کە لە بەیانی ژمارە 23دا بڕیاری درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆلەیەکی 4 تا دەی چواردرابوو بۆ مەبەستە ئێمە کۆمەڵێک ڕێکاری تازەمان داناوە بۆ کارکردن و بۆ بەڕێوەبردننی قەدەغەی هاتوچۆ لە سنووری ڕاپەڕین تاوەکو دەی چواری 2020 کە بڕیار دراوە لە دەی چواری 2020 بە بەیانێکی تازە بڕیار لە مانەوە و درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ یاخود میکانیزمی تازە بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان دابدرێت. ئەو بڕیارانەی کە ئێمە داومانە دیارە لە چواردە 15 خاڵ پێک هاتووە و ئەو بۆ سەرجەم ئەو سێکتەرانەی کە لە بواری پێداویستەکانی ڕۆژانەی خەڵکن کات و ڕێشوێنی پێویست دانراوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکارانە لەلایەن بەڕێزان قایمقامێتی قەزای پشدەر و ڕانیەوە بەڕێوەبەرایەتی ناحیەکان و هێزەکانی پۆلیس و ئاسایش و تیمەکانی تەندروستیەوە بە شێوەیەکی بەردەوام چاودێری و ڕێنوێنی دەکرێەوە هەر کەسێک لە چوارچێوەی ئەو ڕێنمایی و ڕێکارانەی کە ئێمە دامانناوە کە لە بەپێی ڕێنوێنی و ڕێکارەکانی شتوانیمانە کاراسانێکی زۆر بۆ هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین بکەین بەپێی بارودۆخ و گونجانی سنووری ڕاپەڕینکردن و ناوچەکەی ئێمە ناوچەیەکی پشتوکاڵیەوە بەشێکی زۆریش هاوڵاتیانی ئێمە لە ژیانیان لەسەر بژێوی و چاندنی زەوی پشتوکاڵیەکانیانە بۆیە داواکارین کە خەڵکی ڕاپەڕین لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆر هاوکار و پشتیوانی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوون لە سنووری ڕاپەڕین ئەو سێ ڕۆژەی کە لە بەردەممان ماوە تاوەکو دەیمان بە هەمان نەفەس هاوکار و پشتگیر و پشتیوانمان بن بە ئومێدی خوا کە تاوەکو ئێستا سنوورەکەی ئێمە زۆر باش لە قەدەغەی هاتوچۆدا پابند و ڕێنمایەکان جێبەجێکراوە و حاڵەتەکانیش حاڵەتی زۆر دەگمەن بوون کە لە دوو هەفتەی ڕابردوو حاڵەتێکمان هەبوو لە سەنگەسەر کە خۆشبەختانە دوێنێ گەڕایەوە ناو خێزانەکەی خۆی دیارە لە سەرەتادا تاوەکو دۆخەکە گەیشتە ئەوەی خۆی لە هەندێک بابەتدان لە هەندێک مادەدا گرانی ڕوویدا یاخود کەمی ڕوویدا بۆ مەبەستە لە ڕێی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتەکانەوە چاودێری تەواوی بازاڕ کراوە لە بەرزوونزمی نرخیشدا بەبێ هۆکار ئیجراعاتی یاسایی پێویست ئەنجام دراوە ئەو مادانەی کە کەمیش بووە لە ڕێی بەڕێز قایمقامێتە بەڕێزەکانەوە بۆ ئەو بۆردی خۆراکەی لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی بازرگانی دروستکراوە کە نوێنەری ئیدارە ڕاپەڕینی بەڕێز جێگیری سەرپەرشتیارە ڕاپەڕینکەیدا ئەندامە بە شێوەیەکی بەردەوام لەسەر هێڵ بوون بۆی ئەگەر مادەی خۆراکی لە سنووری ڕاپەڕیندا کەمی کردبێ لە نهانی بازرگانەکان بدرێتەوە ئەو مادەیە بۆ ئەو سنوورە بنێرێت و خۆشبەختانە تاوەکو ئێستا هیچ مادەیە کەمی نەکردووە و نرخیش دەتوانم بڵێم ئاڵگۆڕێکی زۆری پێوە دیار نییە بەشێکی پەیوەندی بە بەرزوونزمی نرخی دراوە بۆ کە دۆلار لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو بەرز بوو بۆ و لەگەڵیشیدا کرێی هاتوچۆ بۆ بەڵام لە دەتوانین ئێستا بڵێن دۆخەکە بە شێوەیەکی گشتی ئاسایی